چیرۆکی یونسی کاتب و وەلیدی کوڕی سوهەیل. شەهرەزاد وتی ئەجێڕنەوە ئەی شا شەهرەیار خاوەنی بڕیار. لە سەردەمی حکمڕانی هیشامی کوڕی عەبدولمەلیکدا پیاوێک بووە بە ناوی یونسی کاتبەوە. یونس پیاوێکی ناسراو بوو، سەفەری وڵاتی شامی کرد. کەنیزەکێکی لەگەڵ خۆی برد، زۆر جوان و ناسک بوو، نرخی ئەگەیشتە 100,000 درهم. کە نزیکی شام بوونەوە لەسەر جۆگە ئاوێک لایدا تاکو بحەوێتەوە. هێندەی پێنەچوو سوارەیەکی لاو سڵاوی لێکردن، ئەوانیش بەدەم نان خواردنەوە وەڵامیاندایەوە. سوارەوتی میوان ڕاگرن، یونزوتی فەرموو. سفرە ڕاخرا بوو، خواردنی لەسەردانرا بوو، شەرابی کۆنەی لێدانرا بوو. لاوەی سوارە تێری خوارد، دوای وتی شەرابیشم بدەنێ. یونس پێکی یەکەم و دووەم بە دوای دادایە دەست. کەمەست بوو بە یونسی وت کەمێ گۆرانیم بۆ بڵێ. یونس دەستی کردە گۆرانیوتن، دوای کەمێک گوتی ئەی ئەم کەنیزەکە. کەنیزەک دەستی کردە گۆرانیوتن. ئەو شەوە بە بێخەم لێی نووستن. بەیانی کە ڕۆژ بۆ لێی پرسی بۆچی سەفەری شامەکەی. وتی بۆ سوکردنی قەرزەکانم، بەڵکو کەمێک داراییشم باش بێ. ئەمجا پێیوت ئەم کەنیزەکەم پێ بفرۆشە 30,000 درهەمت پێدەم. یونزوتی لەخوا بەزیاد بێ قەرزار نیم. سوارەکەوتی 40,000 درهم باشە. پەسەندی نەبوو. ئەمجاوتی پێویست ناکە، ئەوە بۆم کردیت بە 50,000 درهم، جلو بەرگی تۆیش لەسەر من. پەیمان بێ تاکو پێکەوە بین، خواردنی تۆش لەسەر من. یونزوتی پیرۆزت بێ. سوارەکەوتی لەسەر متمانە کەنیزەکەکەم ئەدەیتێ. یونس کە لەلایەکەوە سەرخۆش بوو، لەلایەکی ترەوە پەڕ بەدڵ لێ ترساوتی ئێستا بی بە پیرۆزت بێ. بە یەکێک لە مناڵەکانی بەردەستی خۆی وت ئەو کەنیزەکەی بۆ سوار بکەن و لەگەڵی بڕۆن. ئەم جالاوەکە خوا حافیزی کرد و ڕۆیشت. دوای نزیکەی سەعاتێک هەستی کرد، هەڵای کردووە. لە دڵی خۆیدا وتی چۆن ئەبێ من نەئەی ناسم و نازانم ناوی چییە، وا بە ئاسانی کەنیزەکەکەمدایە دەستی. ئاخر ئێستا چۆن بیدۆزمەوە. ڕۆژی دواتر کاروانەکە گەیشتە شام. یونس لە جێی خۆی نەجوڵا. بیابان هێندە گەرم بوو، دەم و چاویشی خۆر سووتانی، کە بێزار بوو لە چاوەڕوانی هەستا و خۆی کۆ کردەوە تاکو بڕوا بۆ دیمەشق. ئەم جا لە دڵی خۆی داوتی ئەگەر ئێرە بەجێ بهێڵم، ئەوە گەر پارەکەشی بۆ هێنابم نام دۆزێتەوە تاکو بمداتێ. کەوا بوو جارێکی تر غەدرم لە خۆم کرد. دەمە و ئێوارەی ئەو ڕۆژەیەکێک لە مناڵەکان پەیدا بوو. کە یونس دوور بە دوور مناڵەکەی بینی، لە دڵی خۆی داوتی بیرم نایەت هیچ کاتێک هێندەی ئێستا دڵم خۆش بوو بێ. کە خزمەتکارە مناڵەکە گەیژوتی گەورم دواش کەوتینەوە. ئەمجا هێندە دڵخۆش بوو بە سەفەرەکە، هیچی لەبارەی کەنیزەکە و ڕانەگەیان. دواتر لە یونسی پرسی ئەزانی ئەوەی کەنیزەکەی لێکری چێ بوو. یونزوتی نەبەخوا. خزمەتکارە مناڵەکەوتی ئەوە وەلیدی کوڕی سەهلی والی بوو. یونس دەمی بوو بە تەڵەی تەقی و خزمەتکارە مناڵەکەوتی هەستا ئەوە ئەسب ئامادەیە سوار بە. یونسی گەیاندەوە ماڵە و کاتێک کەنیزەکە یونسی بینی باوەشی پیا کرد. یونس پرسی باشە ئەی سوارەکەی تۆی لە من کڕی چی لێ کردی؟ ئەوێژوتی لەم ژوورەدا بەندی کردم، هەرچیەکیشم ئەویست بۆم ئامادەکرا. شەهرەزاد هەستی کرد، شەو درەنگ بوو، بێدەنگ بوو. شەهرەزاد وتی کە خزمەتکارەکە یونسی گەیاندە ناو کۆشک و بەردەرگا و دیوەخان، داوای کرد ڕێی بدەن بچێتە ژوورەوە. ڕێگەیان پێدان، چوونە ژوورەوە. یونس سڵاوی کرد، والی وەڵامی دایە و پرسی تۆ چیت؟ ئەوژوتی یونسی کاتبم، ئەوەی دوێنێ تۆ میوانی من بوویت. ئەم جاوالی پێکەنی وتی ئاخۆ دوێنێ چۆنی سەرزەنشتی خۆتت کردبێ. ڕەنگە لە دڵی خۆت داوتە بێتت نەبوو کەنیزەکەکەم بدایە لەگەڵ خۆی بیبات. ئاخر نازانم ناوی چییە، نازانم خەڵکی کوێیە. یونزوتی نەخێر گەورم، هەرگیز بەو شێوەیە بیرم لێ نەکردوتەوە. کەنیزەکێک چییە بۆ پلە و پای ئێوە؟ ئەم جا مناڵی بان کرد، فەرمانی پێدا ئادەی بڕۆ 1500 دینارم بۆ بێنە. کە هێنای وەلید خستیە بەردەمی وتی ئەمەیان پارەی فرۆشتنی کەنیزەکە.
ئەم 1000 دینارش بۆ ئەوەی کە متمانەت پێکردم، ئەم 500 دینارش کرێی سەفەرەکەی ئێرەی خۆت، ئێدیشتیش بۆ ماڵ بکڕە. ئەمجا پرسی خۆگلەیت نییە؟ یونس وتی دەست و دڵ و چاومت پڕ کرد. بزێگرتی وتی بەو خوایە هێشتا تێر نەبووم لە گۆرانیەکانی ئەم کەنیزەکە، دەبا گۆرانیمان بۆ بڵێ. ئەم جا کەنیزەکەی بان کردوتی دابنیشە و بەدڵی خۆت گۆرانیەکەم بۆ بڵێ. ئەویش ئەم گۆرانیەی وت ئەی کانگای هەموو سیفەتێکی جوان، باڵا کەڵەگەت بە ناز و عینوان، لە جوانی تورک و عەرەبت تایە، شیرین زمانی سەردەستەی پیاوان، ئەگەر لەم دنیا تۆیان باە پێم، پشتم ئەکردە دارایی و سامان. زۆری پێخۆش بوو، دەستخۆشی ئەو پەروەردێشی کرد کە من کردومە. ئەم جا فەرمانیدا ئەسپێکی بۆ زین بکەن و هێزترێکیش شتومەکەکەی لێبار بکەن. ئەم جاوتی کاکە یونس هەر جارێک ڕێتکەوتە لای من نائومێدت ناکەم و بەو خوایە دەستەکانت پڕ سامانەکەم، کارێگەکەم تا لە ژیاندا بیهەژار نەکەوی. وتی منیش دیارەکانی ئەوم هێناو هاتم کە بوو بە خەلیفە چوومە سەردانی بەو خوایە پەیمانەکەی جێبەجێ کرد و درێغی لێ نەکردم. هێندەی سامان و پارە پێبەخشیم، زۆر دەوڵەمەند بووم کە نەک لە خۆم زیاد بوو، بەڵکو و میراتگرەکان میشی لێ ئەحەوانەوە. هاتو چۆم لەگەڵیدا هەبوو تا کوژرا خوا لێی خۆش بوو. شەهرەزاد هەستی کرد شەودرەنگ بوو، بێدەنگ بوو.